تەندروستی خارە ترەمپ هەمیشە جێگەی مشتومڕی زانستی و سیاسیە، چونکە تەندروستی ترەمپ پەیوەستە بە دۆخی سیاسی جیهانیش. ڕەنگە ترەمپ تەندروستی باش نەبێت و هەندێک بڕیار بدات کە بڕیاری دروست نەبن بێکوبان بڕیارەکانی ئەو ڕاستەخۆ کاریگەریان بەسەر دۆخی گشتی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و ئەمنی جیهانیش دەبێت. ئەوەی کە لەم پشکنینەی ئەم ساڵ دەرچوو ئەوەیەکە خارە ترەمپ بە گشتی دۆخی تەندروستی باشە، دڵی تەندروستە، بەستانی خوێنی ئاساییە، کۆلسترۆلی خوێنی بەرزە، چونکە بەپێی ئەو پشکینانی کە بۆی کراوە کۆلسترۆلی خوێنی نزیکە لە 230 باشە. ئێستا پرۆستاتی ترەمپ لەبەر تەمەنی ئەو گرنگە بۆ پشکنین. پرۆستاتی تاوەکو ئێستا بێگرفتە، بینینی دیسان بە گوێرەی تەمەنی باشە. شەوانە 4 بۆ 5 کاژێر دەخەوێت کە بێگومان ئەمە کاتێکی کەمە بۆ تەمەنی دۆناڵد ترەمپ. دەرمان بەکاردەهێنێت، ئەو دەرمانانەی کە بەکاریان دەهێنێت ئەمانن ئەمبین بۆ خەوتن لە کاتی گەشتدا، هەروەها کریستۆر بۆ دابەزاندنی چاوری خوێن. لەبەرەوەی گوتمان چاوری خوێنی بەرزە 230 خۆی نابێت لە 200 زیاتر بێت. ئەسپرین بۆ نەخۆشیەکانی دڵ بۆ شلکردنەوەی خوێن، بێگومان ئەمە هۆکارێکە بۆ پاراستنی لە جەڵتەی خوێن بە شێوەیەکی گشتی. هەروەها پرۆپێشیا بۆ قژ هەڵوەرین، بێگومان قژی ترەمپ بەناوبانگە کە قژێکی تۆکمە و بەهێزی نییە، بۆیە ناچارەکە دەرمان بەکار بهێنێت بۆی کە ئەو تۆزە قژەشی کە هەیەی لە دەستی نەچێت. جەزیندەکان بۆ نەخۆشەکانی پێست بەکاردەهێنێت. بێگومان یەکێک لە لایەنە نەرێنیەکانی یەکێک لە لایەنەرەکانی پرۆپێشیا کە دەرمانی قژ هەڵوەرینی ترەمپ ئەوەیە کە کاریگەری خراپی بەسەر لایەنی سێکسیەوە هەیە، بۆیە دەگوترێت کە لەگەڵ میلانیا لە دوو ژووری جیا بە شێکی گشتی دەخەون. باشە. کێشی 108.4 کیلۆگرامە. بە پێی پێوەری BMI بەدی ماس ئیندێکس ئەو بە قەڵەو هەژمار دەکرێت، چونکە 29.9 لە ژێر سیە، بێگومان 24.9 بۆ 29.9 بە قەڵەو هەژمار دەکرێت، یا بە شێکی سادەتر 25 بۆ سی بۆ بەگشتی بە قەڵەو هەژمار دەکرێت. ترەمپ هەرچەندە ساڵی پار پێیان گوت دەبێ وەرزشکەی، بەڵام تەمبەڵە وەرزش ناکات. گۆڵف دەکات، جاروبار خۆی پێمژۆڵ دەکات، بە حساب وەرزش دەکات. خۆراکی خێراکان دەخوات زۆر نەوسنە، زۆر حەزی لە خۆراکی خێرا و چەور و بەتامە. اینجا خەویشی بێگومان ناڕێکە هو گوتمان 4 بۆ 5 کاژێر دەخەوێت، جگەلەوەشی کە ئەو 4 بۆ 5 کاژێرەشی کاڵەتی خەوی باش نییە، ڕەنگە لەبەرەوە بێت کە خیاڵی لای میلانیایە، خیاڵی لای دۆخی ئەمریکا و دۆخی سیاسی جیهانە بە شێوەیەکی گشتی وەکو سەرۆک. اینجا دۆخی دەرونی ترەمپ بە پێی پێوەرەکان وەکو پزیشکەکەی دەیڵێت سی لە سی بۆ دانراوە، ئەتە دۆخی دەرونی ترەمپ بە شێوەیەکی گشتی باشە. ئەمە پێوەرەکانی دۆخی تەندروستی ترەمپ بوون کە پزیشکەکەی خۆی ڕایگەیاندەوە. بێگومان ئەمە پەیوەستە پەیوەنددارە بە کۆمەڵێک پرسی سیاسیش، لەبەرەوە ڕەنگە هەموو داتایەکان بارگاوی بن بە لایەنە سیاسیەکەش، بەڵام ئەوانن کە پزیشکەکەی سەرۆک ترەمپ ڕایگەیاندوون.